سڵاوتان لەبێ لە پرۆگرامی خۆم و خۆت ئەم جارە میوانداری خانم مێکاپ ئارتیست ئیڤانە کاوە دەکەین. ئیڤانە خان چۆنی؟ باشی ئەحواڵت؟ هاتوێتە کوردستان و لە هەمان کاتدا هەز دەکەم زۆر هیلاکی یان بەعام ئێنێژیت کەمە. بەعام ئێنێژیم کەمە. ئەو ئیڤانە کاوەی پێشتر نەماوە؟ نا ئەکید نەماوە. خۆشتدان بۆ دانێ؟ باش. وا تاخیر گەڕایەوە کوردستان؟ وای پێویست بوو کاکسۆران لەبەرەوەی ئەوانەی کە مەرحەلانەی ئەمن پێدا ڕۆیشتم قرس بوو مستعد نەبووم جارش کە بێم ئەو ئێرە ببینەوە بەس لە ئاخیرەکەی بڕیارم دەچکە لەبەر بابم و داکم و برام دەبا بێمەوە ئێرە. ئێستا چۆنی؟ ئەوانیوە بەنیوە. باشی. چێ لە پشت بوو لە ماوەی ئەو چەند ساڵی کە بە کۆمەڵێک چیرۆکی ناخۆشدا تێپەڕی؟ لە کاتی چیرۆکەکە یان لە پاشی؟ بەگشتی چێ لە پشت بوو؟ بەخۆی هەر خۆم ینی داکم و بابم زیاتر کەسی دیکە نەبوو. بەس خۆم و عائیلەم. باش. زۆربەی مێکاپ ئارتیستەکان هەر بەناو مێکاپ ئارتیستن. شوێنێکی تایبەت بە خۆیان نییە، ساڵۆنێکیان نییە. بۆچی؟ بەس ئێوە بیرتان لەوە کردوتەوە و ناوەکە هەڵگرن و شەهادەکەتان پێ بێ و ئیتر یعنی بزنس لەسەر ئیشەکە بکەن، لەسەر ناوەکە بکەن و هیچ شوێنێکی تایبەت بە خۆتان نەبێ؟ ئەوە لە بۆ ئەوەی دەگەڕێتەوە کاکسۆران مەسەلەن ئەمن هەر کەسێکی دیکە لە شارێکی دیکە بژیتن لەو شوێنە ئیشی مێکاپ زۆر ناڕوە، ئیشی ساڵۆن زۆر ناڕوە وەکو ئێرانە نییە. سەن لە کوردستان ساڵۆن ماشەڵڵە پڕە دەچێت چەند دەرێ دووسێ ساڵۆنی هەیە لەسەر یەکجادێ بەس لە کلمە ئیشی میکاتی زۆر کەمەند عادەتەن بە حدوزار دێتر و ئەمە مەساریفەکی زۆرشمان لەسەرە بەو ئیشەی بەڕێوە ناچین لۆی دەبێت ئیشێکی دیکەمان هەبی ئەوەش ئەنی بڵێن زیادەبی ئەکسترابی لە بۆمە لەبەر ئەوەیە ئەوەی بە ناوی خۆمان من قسەی دەکەم ئەوەکانی کە نازانم. یعنی ئەوانی کە لە کوردستان ساڵۆنیان هەیە ئیشیان باشە؟ واللهی وا بوو دەچم ئەرەوەڵا شیان باشە. تۆ خۆت لە سوود دەژی؟ لە سوید دەژی. بە VIP کار دەکەی؟ وڵی VIP نیە بەڵام حجوزاتە. مەسەن ئەو ڕۆژانە ئەگەر ئیشم نەبی حجز دەکەم یان ئەوان دێنەکردن ئەم دەڕۆمەکنیان ئەوە ئیش دەکەم زیادە بڵێن ئەکسترا. تێگەم. ئیستفادەی چیت کردووە لە مێکاپ ئارتیستی لەم پیشەیە؟ ئیستفادەوە چیت مەسەلەن؟ ئیستفادە ینی بۆ مەسەلەن ئیستفادەی معنەوی زیاتر بۆ مادیت زیاتر بۆ؟ وەڵا هەردووک. یعنی هەم معنەوی و هەمش مادی. باشە. حەز ناکەی ینی شوێنێکی تایبەت بە خۆتە بێ بیوتی ئیڤانە بیوتی؟ طبعاً ئەکید حەز دەکەم ئەو ماوەیەش لەسەری ڕۆیشتم هەندێک بەتەما بووم براندێکی خۆم دروستکەم بەس شتەکانم بەر بەدڵ نەبوو دیوازم لێ هینە. براندی وەکو چی؟ میکاپ. حەزم لە ئایلایشست بوو، حەزم لە بلەش ئەو شتانە بوو بەس بەدڵم نەبوو یەک دووش زۆر گران دروست دەکەن ئەوەیەم نەبوو ئەو ئیقدارم نەبووی دیوازم لێ هینە ئێستا. باشە. مێکاپ ئارتیستەکانی کوردستان هەست دەکەم زۆر پەیوەندیێکی توندوتۆڵیان نییە لەگەڵ یەکتری. بۆچی؟ هەموو فەیکن. فەیکە. یعنی وەکو پەیوەندەکان فەیکن؟ هەم فەیکن. تۆش فەیکی؟ لەوانەیە. لەگەڵیان؟ لەوانەیە. لەبەرەوەی ئەوان فەیکن؟ طبعاً. کو لەگەرت تعامل دەکەن ئەویان دەدەیەوە. تێگەیشت. هیچ مێکاپ ئارتیستێک خەنجەری لێداوی؟ ئاکید. ئارێ وەڵا. یعنی ئەمە نەک بڵێم هەر هەموویان فەیکن ینی مەجموعەکەیە کە زۆر باشن بەڵام مەجموعەکیش هەیە نازانم کەلیمەش نییە لە بە وەستەکە ئەوەندە خراپن. تێگەیشت. باش. ناوی مێکاپ ئارتیستێک لەسەر ئەم وەڕقەیە نووسراوە ئەم پارچە کاغەزە. چی لە تۆ کردووە مێکاپ ئارتیستە؟ بیکەمەوە؟ ئەفەرموو. چی تێیە بۆی؟ چیم هەیە بۆی؟ وەڕقەت بۆ دڕان. چکە زۆر داخمت لە کاکسۆران ئەو شتانە کە بەخۆی کردبووی ئەو غەڵەتانەی کە بەخۆی کردبووی ئەو کاتێککە من هەموو کات لەگەڵی بووم هەم بەم لە میداهینە دوێ ئاواشقم لێ و لە هەموو شوێنێکش بڵۆکم کردووە بەهیچ ناوعاکنە ناوی نەڕەنجی نەبوونی دەمێ بزانم. ئەگەر ئێستا لەم پرۆگرامە بێتە بەرامبەرت چی یەکەی؟ چی یەکەم؟
سلام سلامی خواتان هەر سەلامەت لێ بکە باقیەتی دیکەمان نایبەخشی ئەکید نا دڵشکە زۆر باش لە هەموو کاتەکانی ڕۆژانت بە بەردەوامی لەگەڵ کچەکەتی بەڵام کچەکەت چییە بۆ تۆ؟ هاوڕێی ژیان ئەوها ینی لەگەڵمە لە هەموو حیاتم برادری ژیانمە برادری ژیان باش ئەم کامێرەیە کامێرەی تۆیە نەسیحەتی دایکێک ئیڤانە بۆ کچەکەی چییە؟ خۆتت خۆش بێ یەکەم جار با بە خۆت بی دوایە کەسێکی دیکە بی باش لە مردن دەترسێ؟ زۆر 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 فۆبیامە بەڕاستی لە مردن ئارەوەڵە لە مردن دەترسیان لە پیری؟ نا لە مردن لە مردن باش ینی بمریشێت دەبی مردیمە ئەو کاتەیە باشە چەند مانگێک پێشێستا ماوەیەک پێشێستا لە ستۆری خۆت باست لە پێشکەشکارێک کردبوو کە هیچ لە ئیشەکەی نازانێت چێ ئەم پێشکەشکارە بۆ ئاوە وای لە تۆ کرد کە تۆ بێی ستۆری لەسەر بکەیت چی کردبوو؟ کاکسۆنا مەسەلەن شتێک دەڵێن دوو کۆ دوو چوار باشە کە دەزانی چوارە جوابەکەی ئەتوو چ داعی دەکە بە خۆت و بۆ ماکێت بێ پرسیارە بکرێت کە سوور دەزانی چارە کە سوور جوابەکە کە سوور بزەبت کە دەزانی جوابەکەی چیە ینی ئەو ماکیان داتە دەست ئەو خاتونەی بەچە حەقە یاخۆ ئەو کەناڵە لەبەرچە ئەو پرسیارە دەکا ئەوە بوو باش ئامادەی بەشداری هەموو پرۆگرامێک بکەین؟ نەخێر نەخێر پێشکەشکارێک هەیە کە تۆ هەرگیز ئامادەنی بچی پرۆگرامەکەی؟ نا بەس حەزش ناکەم لە هەموو جەیەک بم تەلەڤیزۆنێک هەیە کە بەشداری ناکەی؟ نا شتێک چوان نییە هیچ نییە بەڵام من دێک بەڕامەیە حەزم لێ نییە بەڕاستی هیچ حەزم لێ نییە باش وەکو تەمەن نێوانی تەمەنی تۆ کچەکەت چەندە؟ 17 ساڵ 17 ساڵ بەڵێ هیچ ینی کەسەی دەکەی هەز دەکەی ئەمە بەڕاستی کچی تۆیە؟ زۆر جارام لێ دەدەم دەبێ ئەوە کچی من بی یان دەبێ ئەوە بی وان بیستکە لە ژیانت سحر و جادو لێکراوە؟ وەڵاهی زۆرم وا پێ دەڵێن کاکسۆرا لێت کراوە بەڕاستی؟ ئەمن بە چاوی خۆمی شتێکم نەدیتیە یاخود لێم لە ماڵی شتێکم نەدیتیتەوە بە زۆر وا دەڵێن چکە ماوەک لەسەر چاوم شینبوونەوەک دەرس بوو لەسەر دەستم لەسەر چاو ڕێک بە شکلی چاو ینی زۆر عەتیمکە بوو ئەم بەخۆم زۆر زۆر ترسام لێ گوتیان سەحرە سحرە باشە بیر لە هاوسەرگیریەکی تر کردوێتەوە؟ تۆبە بۆ تۆبە؟ ناوەڵا کاکسۆرا هاوسەرگیری چێ خەلاص ئەو دەفتەرم قەپات کرد ینی بە هەموو تەمەنت نامەوێت لە خۆم زیاتر قسەی گەورەتر بکەم چکە نازانم ژیان دوای 4-5 ساڵی کە چم پێشان دەدا یان نازانم بە تێ دەپەڕم بەس ئێستا با بڵێن نە بە هیچ شێوەیە لەو وەختا حتا چەند ساڵێکی دیکە بە هیچ شێوەیە باشە لە ژیان لە تەمەنی خۆت ئەوەندەی کە ژیاوی شانست لە چ شتێک نەبووە؟ لە زەواج بەڵێ پەشیمانی لەو زەواجە برادر عەفوان و برادر بەڵێ پەشیمانی لەو زەواجانی کە کردوتە؟ نا چیان فێر کردو؟ دەرسێکی وایان دامە کە باوەڕ بە خۆم نەکەم هەندێک جارم گوت ینی ئەو قسانە کە دەکرێت دەبێ منەوە هەڵە نەبم دەبێ منەوە کەسە خراپە بم ینی ئەوها تەرەدودم کرد لە خۆم ئێستاش ئەوە فێر بووم کە نازانم هەندێک جار باوەڕ بە خۆت ناکەیت ئەها ئەگەر تاریکێک بی دەبێت سێبەرەک لە بۆ دروست دەبی ینی ئەوام لێهاتێت زۆر زۆر پرچت بۆچی بڕی؟ خەمەکانم کەم کاتەوە؟ چۆن بەوازەحتر پێم بڵێ؟ گوتم با لە خەمم کەم کاتەوە با بە قوتیم داتێ بەس هیچە مۆزوع نەگۆڕ بەس پرچەکەم لە دەستدا خەمت پێخوا بە پرچەکەم نا چکە ئەوەندە خەمم هەبوو هەنی ئەوە تێگەیشت کەسێ لە ژیانت هەرگیز گەرنی ئازانەکەی؟ نەکەس کاکسۆرا کەسانێک هەیە گەرنیان ئازانەکەی؟
هەرگیز هەرگیز و دایمان دەڵێن لەو دنیاش ئەگەر نەبیت لە دنیاەکەی دیکە خوا هەر حەقم دەبی لەیان بکە دەبی ینی ڕوبڕووی ئەو کەسانە بم پێیان بڵێم لۆ ینی ئەو لۆیە زۆر لە دڵما طبعاً ئەوی ڕۆژە لەگەڵ کەسایەتێک دانیشتم جابی ئەو لۆیە منی داوە گوتی ئەوە فروشتی کەسەکانە ناگۆڕێ بەس ئەمن هەر قەناعەتم پێ نایە هەر دەمێ ئەو لۆی لە خۆیان وەربگرمەوە باشە ئەو کەسانێک کە تۆ گەرنیان ئازاناکەی باشە ئەگەر بێنە بەرامبەرت داوای گردن ئازایی لێ بکەن داوای ئەوە لێ بکەن کە ئەو کەسە نەماون کە تۆ بیریان لێ دەکەیەوە کە ئەو چیرۆکانە نەماون کە دووبارە ببێتەوە بۆ ژیانت بۆ پەیوەندیەکان دووبارەم پەیوەندی دروست بێتەوە هەمان ڕەئیت هەیە هەز دەکەم ناگۆڕێن کاکسۆرە تەبیعات دەرمانی نییە لەوانەیە مانگێک هەفتێک مانگێک ساڵێک ماکس دەدەم ساڵە هیچان دەبنەوە عینەن ئەو کەسانە عینەن ئەو جەنەوارەیان لێ دروست دەبیتەوە کەس هەیە گەرنی ئازانەکەی و بەڵام خۆشەویستێک هەر لە دڵتدا هەبێت ئەوە دەبێت من حەز ناکەم کۆمەڵێک چیرۆکی ڕابردووی ژیانت کە بەسەردا تێپەڕی و بەسەردا تۆ دووبارە بەبیرت بێنەوە و بچینە ناو ئەم ئەجوایە بەڵام ئێمەی مرۆڤ بۆ ئەوە دروستکراوین خی گەورە بۆ ئەوە دروستی کردوین ڕەش ببینین سپی ببینین شەو ببینین ڕۆژ ببینین تاڵ ببینین شیرین ببینین بەڵام گرنگەوەیە کە تۆ چۆنی خۆت کۆنتترۆل دەکەیت چۆن زاڵی بەسەر خۆتە چۆن ئەزمون و دەرز لەم چیرۆکانە لەم تراژیدیانە وەردەبی هەم بە باش هەم بە خراپ هەم بە ڕەش هەم بە سپی بەڵام ئەوەندەی من تۆ بناسم ئافرەتێکی زۆر بەهێزی و زۆر کەسیش زۆر ئافرەت ینی تەجروبە و دەرسیان لە چیرۆکانی ژیانی تۆ وەرگرتووە و دەرسیان ینی هێزی تۆ وەرگرتۆ بەڕاستی چونکە ئافرەت زۆر بەهێزە هێسەر ئەوەیە تۆ بازوود ئەستور بێ هێستا ئەوەیە کە تۆ 200 کیلۆ هەڵگری بەڵام تۆ 1 کیلۆ ئافرەتانەی کە بەڕاستی زۆر چیرۆکی قورست لەسەر شانی خۆت داناوە ئێستاش هەر لەگەڵی دەڕۆی و لەسەر شانتە و زاڵی بەسەر ئەم چیرۆکانەدا هەر بژی ئینشاءڵڵا هەر سەرکەوتوبی ئەمە مجامەلی جەنابەت نییە لەوانەیە ئێمە بەس بۆ پرۆگرام یەکتر ببینین تۆ لە ئەکاونتی خۆم لە ئەکاونتی خۆم متابعی تۆ بکەم ئەگەرنا تەسەوڕ دەکەم 2 ساڵیش بە یەکتیمان نەبینی بێ ئەمە لەو سەفەرش کار بێەوە ئەمە یەکەم جارە بەس ئەمە پامێکی شخصی خۆمە بۆ ئەو خەڵکێکە ئێمە دەبینن بۆیە هەموو کات ینی نمونەی تۆم هێناوەتەوە لە زۆر مەجلیسا لە زۆر لای زۆر کەسایەتەکان کە بڵم ئەگەر بەڕاستی بێهێزی ئەگەر بەڕاستی شتێکی ناخۆشت بەسەر هاتووە ئەگەر باز چیرۆکێکی تراژیدی لە ناو ژیان تا هەیە وەرە لە ئیڤانا فێر بە وەرە لە هاوشێوەی ئیڤاناکان فێر بە کە چۆن بەرەنگار بوونەتەوە بەسەر ئەم چیرۆکە نێگەتیڤانەی ژیانیان هیوادارم هەموو کات هەر ئاوە بەهێزبی و نمونەیەکیش بی بۆ ئەو کەسانێک کە بەڕاستی هەست بە بێهێزی دەکەن هێز لە تۆ فێر بن زۆر سپاس باش بێ خۆت بێ تاقەت مەکە هەرگیز زووتوتە کە باجی دڵپاکیم زۆر داوە باجی دڵپاکین لە چی داوە لە چێ داوە برادەر کەسی نزیکەکان زەواج هەر ئەوەشە حەیات ئیشکردن باش چیان فێر کردوین ئەم هەڵانە باوەڕ بە کەس ناکەم کاکسۆران ئەمە نزیکترین کەسی خۆم بوو خیم و گۆشتی خۆم بوو با بتۆتانم بڵێم هەر نەک یەک خەنجەر نەگد و نەکسێ دەدانێت تێداگرت و باوەڕ بە کەس ناکەم ئەو حیاتم و مەیاتم ئەسڵەن ڕاست نییە ئەو قسانە یان ئەمە نیشانازی پێ دەکەمە پراود ئۆفی ئەو شتانەش هەموو ڕاست نییە هەر تەنهای سۆشال میدیایە بەڕاستی ئەو شتانە باوەڕ بە کەس ناکەم من هەموو کات بە عیشەی خێزانم دەڵێم من یەک جار خۆشم دەوێت بەڵام 100 جار بۆت دەسەلمێنم نەک بڵام هەموو دەقەیەک خۆشم دەوێت ئەوەیە نمونە خۆشەویستی سەلماندنە خۆشەویستی قسانیە و خۆشەویستیش پیایی دێ ئەوە لەگەرت 100 باشە حەز دەکەی کچەکە لە داهاتوو بێت بە چی وەکو دایکێ ئەو
ئەو شتێ بە خۆی حەزی لەیە تۆ وەکو شخصی خۆت نەگەوەی کە بە قسەی تۆ بکە ئەوەی کە بە خۆی ئەمن حەز دەکەم کاکفران لەسەر پێی خۆی ڕاوەستی ئیدی هەر ئیشێک بتانی خۆی بەڕێ بە بتانی ینی یارمەتی لە کەس نەوێتن ئیشی خۆی دەستی خۆی پارەی خۆی با بڵێن هەر ئیشێک بی ئەودا بەخۆی حەزی لە هەرچی بی حەزەکەی بێتە مێکاپ ئارتیست ئەگەر حەزی لێ بلۆنە لە ئایندەیەکی نزیکە ماستەر کلاسێک لە ڕێگایە لەلایەن تۆ پێم خۆش ینی لێرەوە ینی مەجای تێدا کە تۆ باسی ئەم ماستەر کلاسە بکەی بۆ خۆشەویستانی ئیڤانە بۆوانەی حەز دەکەن شتێک فێر بن لە بواری مێکاپە مکیاجە کوردەواری سوورا و سپیا و ئیتر ئازادی لەوەی کە تۆ باسی ئەم ماستەر کلاسە بکەن. سپاسە بۆ ئەو دەرفەتت پێدام کاکسۆران ماستەر کلاسەکە دوو ڕۆژەیە سادەی سبێنێتە چاری ئێوارێ و ئەمن هەموو شتێکیان فێر دەکەم تەکنیکەکانی خۆم هەموو دەیان دەمێ فۆرمەکانی دومچاویان فێر دەکەم و زائیدەن شاهادەی لەگەڵ وەردەگرن ئەو شادە دەچالن لە هەموو جەیەک پێی ئیش بکەن تەقدیمی بکەن لە هەر سیوی خۆیان داینێن و هەدیەش وەردەگرن و ئەو شتانە سنووردار ینی بۆ مەسەڵەن چەند کەس دەتوانێت بێ بەشدار تا 25 کەس دەمێ وەربگرم چونکە ئەگەر زیاتر بی هەز دەکەم کۆنتترۆل نەکەم چکە دەمەوێت هەمووی فێرکەم نامەوێت بەس خەڵکی لە خۆم خڕکەمەوە بەس عالەم زۆر بی و هیچیش فێر نەبن لە ئاخیرەکەی یەکەم جارە ماستەر کلاس بەڵێ یەکەم جارە هەستێکی چۆنە تۆ وەکو مامۆستایەک تۆ دەرس دەڵێەوە بوو والله هەستێکی زۆر خۆشە تەبان ئەم لە سوی دەدەمەوە دەرسی بەس بە شخصی دەدەمەوە یەک نەفەر یان دوو نەفەر ئەوە وەردەگرێت بەڵێ بەس لێرە ئەوها ینی لەگەڵ جەماعەتی خۆمان یەکەم جار دەبێەوەها و زۆر خۆشە هەست دەکا پێشوازی خەڵک چۆنە ینی هەستەکەی چۆنە ینی باشە بەدڵی تۆیە دێن ئەکیدم لەوەی لە بەرەوەی کە ڕقم تەلەفۆنەکەم دانایە تەلەفۆنێکی زۆر دێتن شتێکی زۆر خۆش هەیە کاکسەرن ئەوە نییە بڵێت بەس ئەوانەی عمری خۆمن هەندێک عمریان گەورەیە لە عمری داکمنیان لەوی گەورەترن ئەوی ڕۆژێ لە شوێنە گومێکە دەستی میگەگوت بە قڕبانە دەبم کردم ڕەبی بەختت ئاغبێ ڕفتەکی سپی لەسەر بوو بە داکمی گەگوتی ئینشاءڵڵە کەتت بەختی سپی دەبی ئینشاءڵڵە لە کەسی خراپتر دەبیانی فانەکانم ئەوە نییە بڵێم بەس عمری خۆمەیان لە عمری خۆم بچکەترە زۆر لە عمری خۆشم گەورەترە ینی تەسەور ناکەی چەندە خۆشە ینی تەمەنی گەورەی زۆر زۆر تێدایەکەم لەگەڵیان مرتاحم باشە شتم بۆ دەڵێن هەر شتێککە لە ژیان تا بەسرت دێ خود بەسرت هاتۆ یاخود ڕوودەدا ڕۆژانە تۆ دەیکەی بە ستۆری و بڵاوی دەکەیەوە بۆچی بۆ نە مەسەڵەن پرچت دەبڕی بڵاوی دەکەێ بۆ نە مەسەڵەن شتێک لەسەر دەستت هاتۆ شینبوونەوەیەکە سووربوونەوەیەکە بۆ مەسەن دانانی نینۆکێکە بۆ نە مەسەڵەن قسەیەکە دەڕەدڵەیەکە تۆ دەی باسی دەکەی بۆچی دەتێت لەو ڕێگاوە خۆت بەتاڵکەیەوە یاخۆت ئەمە ینی هەدەف وامان چێ نەمشتە شتێکەیە کاکەر ئەمن بەتەنێمە لەگەڵ کچەکەم بەتەنێ دەژیم یەکەم شت دووەم لە خەڵک نزیک نابمەوە ینی برادایەتی نزیک ناکەم چکە زۆر زەربم لەیان وەرگرتیا لە پیجەکانی عنی لە پلتفۆرمەکانی سوۆشال میدیا وەکو عائیلەیان لێ هاتیە لەگەڵ من هەموو خوشک من داک من هە ئەوهانە ئەوەندە قسەی دەکەین لەگەڵ یەکتری دیکە لە بۆیان قسەی دەکەم زۆر مرتاح دەبم و بە درۆژ ناکەم مەسەلەن ئەمن دانیشم خۆم زۆر زۆر بۆن پیشانم کە چیواش نەبم ئەو دەقەیچە ئەحساسەکەم هەیە ئەویش دەدەمە فانەکانم باشە لە چ شتێکی ژیان زۆر پەشیمانی جگە لە مۆزوعی هاوسەرگیریەوەوانە کە پرسیارم کردووە کە کچەکەم ئەوە کرد لەسەر کچەکەم بەس کچەکەت کە هێشتم چەند مانگێک زیاتر لە 8 مانگ بەتەنێبی 8 مانگێک چی؟ بەتەنێبی بەتەنیا بێ لەگەڵ بابی بوو بەسەر ینی بێ هەستی من بوو بەتەنیا بوو ئێستا شەر ئەم ینی وجدانت ئازار دەبێ لەبەرەوەی ئەو 8 مانگە تەواوە گەورە بوو ینی ئەم لەو 8 مانگە بە منش بە مراحلی ناخۆش تێدەپەڕی بەڵام لەمتای لە نەفسی کاتدا کاتیشتە بەوەی بکەم بەس دووشتم پێ نەکرا لە عینەن کات بە خۆشەویستی زۆر زاڵ بوو بەسەرم ئەو کاتێ ئێستاش ینی ئەوەندەی بتانم هەموو شتێکی لۆ دەکەم کچەکەم باشە هەز دەکەی کە ئەم شتانەی بۆم لەو مەودایی کە کچەکە لێت دوور بۆ
کچەکەت هەستی بە ئازار کردێ، کچەکەت گردنت ئازانەکە، کچەکەت هەست بکەیت تاوانێکی زۆر گەورەت کردووە؟ مرحلەکەی وی هەندێک زەحمەتە چکە لە مرحلەی گەورە بووندایە پێویستەکە لەگەڵی بی. فینی بە هەندێک مرحلە تێپەڕی ئەویش لە بەویش ئاسان نەبوو، لە بەویش ئاسان نەبوو کە ببینی داچی بۆ مرحلانە تێدەپەڕی و نازانم ئەمە ناتوانم خۆم ئەوە بکەم. باشە بۆ زوو زوو دەگرین. سروشتی تۆ وایان بۆ زوو بێتاقەت دەبین؟ نازانم. واد لێ هاتووە یان وایان لێ کردی؟ خوا سەبەبکاران بگری. باش. وەکو مێکاپ ئارتیستێ بەڵێ. حەز دەکەین بینەری پیاوەتە بێ؟ بەڵێ. بۆچی؟ وەڵڵای هەندێک حەزیان لێ فێری مێکاپ بن. پیاوەکان؟ بەڵێ. ماشەڵڵا چکە ئێستا ویزدەیە زۆر بووە لەگەڵ ڕێزم تەبعانە بۆ هەموو ئەوەکان حەزیان لێ فێری مێکاپ بن، هەندێکیشیان هەر باشان و باڵت هەڵدەدەن. بەراوە. باشە. خۆشترین کۆمنتی پیاوان چییە بۆ تۆ؟ وەڵا هیچ لەچی ئەوان نەکەیتە بەرچاوم بڵێم ئەوە زۆرەوەیە. هەر کە دەڵێن سەرکەوتوو بی ئەها بە ئێستا لەو مەوقفەی کە هات دەیان گوت زۆر ئیڤانە خانەت زۆر بەهێزی بەردەوام بە. یعنی ئەوە نەبوو بڵێم بەس ئافرەت لەگەڵمە، ینی لە عینەن وەختی پیاویش زۆر لەگەڵم بوو لەو مەوقفانە. ئەتوو زۆر بەهێزی لەسەر هەموو شتێک زاڵ دەبی. ئەوەشە بوو. دەگەشت. باشە. چێ لای تۆ مێکاپ ئارتیستە؟ ڕۆی. ڕۆی. بەس ئەو؟ ڕۆی لە بۆ من دەرەجەیەکە. ینی ئەوە لە قەدیمی زەمانڕە هەر گوتیتم. ڕۆی لە بۆ من نەمبەر-وانە. لە خۆشت باشترە؟ دەتوانم بڵێم زانی کو هەر کەسێک دەستی خۆی هەیە، هەر کەسێک تەکنیکی خۆی هەیە، ئەمن ڕۆیم زۆر پێ باشە بەڕاست. لە خانمەکان چێت باشترینە؟ نەرمی ئیشی زۆر زۆر جوانە، ینی ئەوە نییە بڵێن فیلتەرە یان ئەو شتانە، پاک پاکە، دانی ئیشی زۆر پاکە، ئیدی کەژان مجموعەتی زۆرن. سەبر سەبر لە کۆتایی پرۆگرام نزیک دەبینەوە. بە هیوام شتێکم نەکردێ بۆ ئازاردانی تۆ، شتێکم کردێ بۆ خزمەت و بۆ کەسایەتی تۆ، بە هیوام هەموو کات سەرکەوتوبی. لە کۆتایی لە زۆربەی میوانەکانم پرسیوە دەمێت لە تۆش پرسم بزانم وەسیەتی ئیڤانە چییە؟ ینی وەسیەتی پێشمردنە؟ بەڵێ. وی ئەوە زۆر کتوپڕ بوو. وەڵا نازانم کاک سۆران بەو دەقەیە. بۆچی؟ وەسیەتەوە هیچ فکرم نەکردیتەوە چکە نامێ ببرم دەترسێم لە مردنێ. بەزە ئەو ڕێگای هەموومانە ڕێگای. ئەکید ئەو ڕێگای حەقە. هەموو کات خواتان لەبیر بێت چکە خوا هەموو کات لەگەڵمانە. ئەمن تەسەوور ناکەی خوددا چەندە یارمەتی میدا، چەندە تایم لەسەر شتەکان بزاڵ بم. ئێستا لەوانەیە بڵێن ئەها قسەی دەکا بەس ئیسراحەترین شت کە دەیەکەی نوێژکردنا کە نوێژەکان دەکەی زۆر زۆر مرتاح دەبی. ڕاستە ئەمە ڕەفتەی لەسەر ناکەم، ڕاستە من مکیاج دەکەم، بەس ئەوانە حەق بدانیا من دەڵم هەر شتێک بەڕێی خۆی. لە ڕێی خۆی لامەدەن تەواو. زۆر سپاس بۆ تۆ، سپاس بۆ کۆمپانیای BGT کە سپۆنسەری پرۆگرامی خۆم و خۆتە، ئەمە سیلایتە و ئەمەشیان کۆفی ئێنێرژیە کە ماشەڵڵا بەرهەمەکان زۆر زۆرن. کۆمپانیای BGT بە هیوام ئێوەش بیخۆنەوە و تاقیکەنەوە و لە هەمان کات لە سەرجەم مارکێتەکان هەیە و بەرهەمەکانی کۆمپانیای BGT هەمووی ئۆرجیناڵە. زۆر سپاس بۆ گەورەترین مۆڵ لەسەر ئاستی عێراق گراند ماجدی مۆڵ کە ئەمڕۆ پرۆگرامان لێرە ئەنجامداوە لەگەڵ خاتوو ئیڤانە کە سپۆنسەری پرۆگرامی خۆم و خۆتە. بە هیوام ئێوەش سەردانی گراند ماجدی مۆڵ بکەن، بە بەردەوامی داشکاندن دەکرێت لە گراند ماجدی مۆڵ و پێداویستەکانی خۆتان لێرە دەتوان لە گراند ماجدی مۆڵ بەدەست بێن و نرخی گونجاو و کەشوهەوایەکی زۆر زۆر تایبەت گراند ماجدی مۆڵ باشترینە. سوپاس دووبارە بۆ ئیڤانە خان و لە هەمان کاتدا بۆ بینەرانی پرۆگرامی خۆم و خۆت.